and freedom in Kurdistan. یا با توا ببینیم نمینیم یا ابی برای سر بخوریم. ئەم کاتتان باش بەڕێزان دیبێتی کوردستان 24 تایبەت بە پەیماننامەی سایکس بیکۆ و ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بەردەوامە. دوێنێ لە هەولێر بووین ئەمڕۆ لە سلێمانین بۆ ئەم مەبەستە. سەدەیەک بەسەر پەیماننامەی سایکس بیکۆ تێدەپەڕێت. ئایا لە ماوەی ئەو 100 ساڵەدا کورد هەوڵی دەوڵەتی داوە بەڵام نەیتوانیوە ڕای بگەێنێت یاخود هەوڵی نەداوە و چاوەڕێی ئەم ڕۆژەی کردووە؟ ئایا کێشا و ململانەی نێوخۆیەکانی ماوەی 100 ساڵی ڕابردووی هەرێمی کوردستان و با بڵێن کوردستان بەگشتی ڕێگربوونە لە بەردەم ئەوەی کە کورد سربەخۆی ڕابگەێنێت؟ ئایا ئێستاش کێشە نێوخۆیەکانی هەرێمی کوردستان دەبنە ڕێگر لە بەردەم ئەو سربەخۆیەی کە هەردەم سەرکردەکان باسی لێوە دەکەن؟ دوای تێپەڕبوونی سەدەیەک بەسەر دابەشبوونی کوردستان ئایا هێزی ناوخۆیی و دەرەکی بەرجەستە بۆ ئەوەی کورد سربەخۆی ڕابگەێنێت؟ پێشمەرگە زۆربەی سنوورەکانی کوردستانی بەخوێن دیاری کردووە. ئایا سیاسەتی دەرەوەی کورد و سیاسەتوانە کوردەکان و هەروەها سەرکردەی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان دەتوانن ئەو سەرکەوتنانە بەردەوامی پێ بدەن لەسەر مێزی گفتوگۆکان؟ ئەم پرسە و چەند پرسێکی دیکە ئاراستەی هەریەک لا بەڕێزان بەڕێز عەتا قەرەداغی نووسەر و ڕۆشنبیر، هەروەها بەڕێز دکتۆر سامان فەوزی پەرلەمانتاری پێشووی عێراق، هەروەها دکتۆرە سۆزان کەریم مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری مێژوو. هەروەها بەڕێزان بە پێویستی دەزانم بە خێرهاتنی هەندێک لە هاوڵاتیان بکەم کە ئەمڕۆ میوانی ئێمە. بەڕێز عەتا قەرەداغی لە جەنابتەوە دەست پێ دەکەم. ئایا دەوڵەت یاخود سربەخۆی دەدرێت یاخود دەسەندرێت؟ سەرتا سوپاسانەکەم. ئەوە وتەیەکی زۆر کۆن ئەوانەیە هیچ مافێک بە ئاسانی نادرێت. ماف بەتاکید لە شیعری کوردی دەمێکەوە جێگیر بووە کە پێشەوان ڕەنگ لە سەردەمی ئەفلاتون و ئەرستۆشەوە باسیەوە دەکرێت مرۆڤ بە دوای مافەکانی دەڕۆەوە ماف دەسەنجێت. لەبەرەوە ئەگەر پێمان وابێ ئێمە بێدەنگدا بنیشین و مافەکانمان وەرەگرین لە سادەترین مافەوە لە پەرداخی ئاوەکە لە بەردەممانەیە ئەگەر خۆمان دەستی بۆ نەبێت بەتاکید ئاوەکە ناگاتە ئێمە تاکو بیخۆینەوە. لەبەرەوە هەموو شتێک بە هەوڵی مرۆڤ بە هەوڵی ئەم بوونەوەرە ژیرە دەکرێت و خۆی دەتوانێت پێداویستەکانی داواکاریەکانی مافەکانی بەدەست بێنێ. لەبەرەوە ئەستەما تەسەوڕ بکەین هیچ شتێ بەبێ هەوڵ و تێکۆشان بگاتە ئەنجام. بەڵام مامۆستا دەبینین لە لێدوان و لە خیتابی ینی سەرکردەکانی کورد زۆر جار باز لە ینی پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتە زلهێزەکان دەکرێتن، ئەوەندە باز لە ڕۆڵی کورد یاخود هێزی ناوخۆیی ناکرێت. بەڵێ بێگومان ئێمە بۆ ئەوەی کە قسە لەسەر ئەم بابەتە بکەین پێم وایە پێویستمان بە ئەوەیە کە قسە لەسەر دوو ئاسپین. ئاستێک کە باری بابەتی و باری ناوخۆیی کوردستانەوەی کە پێ دەڵێن باری خودی یا باری ذاتی کوردستان بە کۆمەلگای کوردیشەوە بارێکی کەژەیە کە باری نێودەوڵەتی یان باری بابەتیە. لە ڕاستیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تێڕوانینێکی بابەتیانەمان هەبێت بۆ بارودۆخی ئێستەی کورد لەسەر نەخشەی جوگرافیای سیاسی جیهان بەگشتی وە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتی دەبێت لەسەر ئەم دوو ئاستە سیر بکەین. یەکەمیان سێری باری ناوخۆی خۆمان کرد، دووەم سێری باری بابەتی بکەین. ئەگەر باری بابەتێکە پێش بخەین ئێمە دەبینین لە مێژووی دوور و درێژە کوردستان لە شەڕی چاڵدێرانەوە داماوی دەستی کۆمەڵێ بڕیاری دەوڵەتانی بڕیار بەدەست بووە کە هەر لە ساڵی 1514ەوە کە بۆ یەکەم جار کوردستانیان لە نێوانی سەفەویەکان و لە نێوانی عوسمانیەکان دابەش کرد کە ئەو نەخشە جوگرافیای ئێمە کە دابەش بوو کاریگەری نەرێنی و خراپی هەبووە لەسەر باری ناوخۆمان. بەدوای ئەوە شاوەکو دەبینین لە سەروبەندی کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم و بە تایبەتی لەو بابەتەی کە ئەمڕۆ بە تایبەتی هەفتەیمان کە 100 ساڵی ڕێک بەسەر واژۆکردنی پەیماننامەی سایکس بیکۆ پەڕێ بێگومان ئەوەشێکی کێ لەو بارە نێودەوڵەتیانەیان ئەو بارە بابەتی کە جارێکی کە بووە بە کارەسات بۆ باری ناوخۆی کوردستان و زیانێکی گەورەی لە ناوخۆی کوردستان داوە. لە
ڕابردوودا ڕەنگە بارودۆخی دەرەوەیان بابەتی تا ئاندازەیەکی ئەو تۆ بەهۆی جوودبوونی بەرژەوەندەکانی دەوڵەتانی بڕیار بەدەست لەگەڵ دەوڵەتان یانەتەوەکانی دەوروبەر ڕەنگە کاریگەریەکی ئەو تۆی هەبوو بێەوە بە شێوەیە کاری کرد بێ کە بەربەست بۆ لەوەی کە کورد وەکو نەتەوەیەک بگات بە ئامانجەکانی خۆی کە ئەویش مافە سروشتەکانێتی وەکردنەوەی کە مافی سەر بەخۆی دروستبوونی دەوڵەتەوە وەکو دەیزانین بڕیارە نێو دەوڵەتەکان چێ ئەو بڕیاری کە کۆتایی هاتنی شەڕی چاڵدێران و چێ سایکس بیکۆ بدوای ئەوەش وەکو دەیزانین کە لۆزان کارەساتە گەورەکە بە نسبەت کوردەوە هەمومان دەزانین ڕێکەوتنامەی لۆزانە کە بەندەکانی ڕێکەوتنامەی سیڤەری هەڵۆشانەوە ئەمانە هەمووی بارە نێو دەوڵەتەکەن کە بەباری بابەتی باسی دەکەین وەبوون بە کارەسات بۆ کوردوە دەتوانم بڵێم ئەو خوێنەی کە ماوەی لە ساڵی 1514 بە دواوە هەتاکو ئێستا لە جەستەی کورد دەژێ بەهۆی بارە نێو دەوڵەتێکەوە بەڵام لە بەرامبەرەوەشا دەبێت ئێمە پێ لەو ڕاستی بنین کە باری ناوخۆی کۆمەلگای کوردی ئەویش بارێکە تاکو و ڕادەیەکی زۆر ئەو ئامادەباشی تێدا نەبووە کە بتوانێت بۆ ئەم مەبەستە بۆ مەبەستە دەگەڕێم وڵات بەڕێز قەرەداغی زۆر سپاس دکتۆر سامان یعنی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو کورد قوربانی زۆری دا بۆی لە ژێباری ئەو پەیماننامەیە بێتە دەرەوە بەڵام نەیتوانی بە هۆکار چی بوو بەڵێ هەروەکو ماوەساعتاش باسی کرد هۆکار زۆر بۆ کورتاوەکو ئێستاکە نەیتوانیوە لە ژێرباری سایکس بیکۆیان ئەوەی چاڵدێرانەوە لی دەرچێتویان کیانێک بۆ خۆی دروستکە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا چەندین دەوڵەت ڕنگ بێ زیاتر لە 70 دەوڵەت دروست بووە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە بەڵام یەکێ لەوانە پێی ناوترێت دەوڵەتی کوردستانی هۆکار زۆرەوە من پێم وایە هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو دابشکردنەی کوردستان بەسەر 4 وڵاتدا بە جۆرێک دراوسەیەکمان نەماوە کە بەشێک لە کوردستانی تێدا نەبێ بۆیە هەر کاتێک لە پارچەیەکە هەوڵێکە بێ بۆ ئەوەی ببێ بە دەوڵەت دەبینێت سێ پارچەکەی دیکە لەبەر ئەوەی کاریگەری دەبێت بەسەر باری ئاسایش و سیاسی و استراتیژی وڵاتەکەی دیکە گەل لە کۆمێکیان لە کوردستان کردو ئەو شۆڕشەیان کپ کردوێتەوە من پێم وایە ئەوە هۆکاری سەرەکی وە جگە لە هۆکارەکانی دیکەش بە هەمان شێوە کە هۆکاری ناوخۆیی هۆکار بووە ڕنگ بێ هۆکاری ئاینی هۆکار بووە کۆمەڵک هۆکاری دیکەش وای کردووە کە کورد بە ئەسڵان بستنەوەی نەتەوایەتی کوردی مێژوویەکی ئەنجار کۆنی نییە یعنی بەهۆی بیر بۆ چوونەکانی ئەو سەردەما بەتاتی سەرەتای سەدەی ڕابردوو بیر بۆ چوونی نەتەوەی کوردی ڕاستە لە چەند شاعیرێکەوە دەست پێکە بەڵام بە شێوازێکی باڵێن بەرچاوانە لە دوای شە مەحموودەوە جاریشکە دێتەوە ئاراوە جگە لە خانی و نالی و ئەمانە باڵێن خانی و پێشووتریش لای چەند شاعیرێکان چەند نووسەرێکی دیکە بۆیە من پێم وایە ئەمەش کاریگەری هەبووە کە کورد خۆی تا ماوەیەکی زۆر ئەستان خیاڵی لای دەوڵەت نەبووە ئەستان پێیوانە بۆ شتێکە بێ شتێکی نوقسان بێ ناوی دەوڵەت بێ لێرە و لەوێ ئەگە حرەکەیەکیش دەرچوبێ هەست پێەکەی کە حرەکەیەکی سەرتاسەری نەبووە پەیوەندیدار بووە بە ئیمارەتێک بە ناوچەیەکەوە دکتۆر ینی ئەو شۆڕشانەی کە کراون پێشتر ینی ئەو قوربانیدان کە هەبووە پێشتر ینی مەبەست لێی چی بووە بەتایبەت لە باشووری کوردستان بەڵێ بێگومانە من باسی ئەوم کرد کە ئیتر وردەوردە لە دوای شۆڕشەکان کە لە باشووری کوردستانەوە لەوەی شە مەحموودەوە دەست پێەکە لە بەڵێ لە باکوورەمانە لە شوێنی دیکەوە لەوانەیە مێژوەکەی کۆنتریش بێ ئەیتر وردەوردە هەستی نەتەوەی لەو کاتەوە دروست بووە مەرجش نییە ئەوەی شە مەحموود بەڵێ ئەوەی قاسم محەممەد بەڵێ کە باس لە دروستکردنی دەوڵەتێک دەکرا بەڵام چوارچێوەکەی یان سنوورەکەی بە زۆر بەتەواتی دیار نەبوو بەڵام لە دوای ئەوە بەشێک لە حرەکە و شۆڕشەکان زیاتر باسی مافی با بڵێن کۆمەڵی مافی سیاسی خود مختاری و کۆمەڵی شتیوا دەکرا چۆنێ بێ ئەوەی کە وای کردووە کورد نەگاتە ئەو خەونە مێژونێ ئەو ئومێدە مێژونەوەی ئەو ئامانجە مێژونەیە کە لەناو هەموو تاکێکی کووردا هەیە من پێم وایە جگە لە وڵاتانی دەوروبەر جگە لەوە باڵێن وڵاتە سەرلێزەکان خۆشمانین کە تاوەکو ئێستاکە هەستی نەتەوایەتیمان لە ئاستێکی زۆر بێزانە بووە بەڵام دکتۆر ینی بەلەبەر چاوگرتنی ئەو دۆخەی کە کوردستانی گەورە بەسەر 4 وڵاتدا دابەش کراوە ینی پێت وایە ئێستا ڕەوشەکە لەبارە بەڵێ من هەمیشە ئەو قسەم کردووە ساڵی 2006 ساڵێکی لەبارە بۆ ئەوەی کورد هەنگاوێکی دیکە بنێ من پێم وایە دواکەوتن لەو هەنگاوم ڕەنگێ بە خێری کوردنێتەوە ڕەنگێ هەموو زەمانێک ئاوها هەڵناکەوێت بارودۆخێکی ئاوە هەڵناکەوێت بە تەتێکە داعش
تێک بشکێ ڕنگ بێ بارودۆخەکە بە جۆرێک کە بکەوێتەوە کە ئێستا چاوی وڵاتە زلێزەکان لەسەر هەرێمی کوردستانە و ئێستا کە با بڵێن بە فعلی عێراق و سووریا بە جۆرێک لە جۆرەکان دابەش بوونە سنوورەکانی نێوان عێراق و سووریا چ لە منطقەی کوردیەکان چ لە منطقەی داعش هەڵوەشاوەتەوە جگە لەوەشی کە کورد سەلماندی کە با بڵێن نەتەوەیەکە یا با بڵێن کیانێکە لە بوارە هەرێمیەتەکەی خۆی ئەقلیمەکەی خۆی دەتوانێت ئیداری خۆی بکات تا حدێکی سەرکەوتوو بێت لە پێکەوە ژیان لە ئاشتی بەڵێ ڕاستە شەڕ و شتوامانەوە بەڵام لە ڕووی پێکەوە ژیانی نەتەوەکان لە نێو هەرێمی کوردستانە خەڵێکی ئیجابیمان داوەتە وڵاتە زلێزەکان کاتێەوە ماوەکە چاوەڕێەوە نەکەین لە وڵاتان دەوڵەتی کوردیمان لە سەسینێکی ئاڵتونی بۆ پێشکەشی کوردکان دەبێت کورد هەندێک داواکاری تونترێ بێ ڕاستە لێرە و لەوێ گوێ لە دەنگێک دەبێت کە ناڕزای پیشانەیە یانەڵێ ئێمە لەگەڵ عێراقێکی موحدە بەڵام هەرگەلێک کە مەبەستی بوو شتێک بێنێتە دی ئەگەر بەشی پێویست لایەنی کەمی بارودۆخە نێو دەوڵەتێکە خۆڵقابێم و پێم وایە سەرکەوتوو دەبێت. دکتۆر ساما زۆر سپاس. دکتۆر سۆزان تۆ خۆت پسپۆریت لە بواری مێژوو هەیە ینی پێشتر فەڕەنسا و بەریتانیا میراتی دەوڵەتی عوسمانیان لە نێوان خۆیاندا دابەش کرد پێت وایە ینی لەو کاتەوە تاکو ئێستا دەتوانین بڵێن ئێستا وڵاتانی دیکە دەیانەوێت لە پێناو هەندێک بەرژەوەندی خۆیان دووبارە ئەو سنوورانە دابڕێژنەوە؟ بەڵێ سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ بێگومان سەرەتایی دروستبوونی ڕێکوتنامی سایکس-بیکۆ لەسەر بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان و براوەکانی جەنگی جیهانی یەکەما دروست بوو. جارێکی تر پێم وایە ئەم دەوڵەتانە پێویستیان بۆیە بەم سنوورانەیە بچنەوە بەتایبەتی دوای ئەوەی کە ئێستا بۆیان دەرکەوتووە ئەم قەوارانەی کە دروستیان کرد لە بەرژەوەندیانە نەماوە و بەرژەوەندیەکانیان لەگەڵم قەوارە سیاسیانی کە ئێستا لە ناوچەکە هەیە ڕێناکات بۆیە جارێکی تر ناچارن ئەم وڵاتانە بەم سنوورە دەستکردانەیە بچنەوە کە خۆیان دروستیان کردووە. لە دروستکردنی سایکس-بیکۆ یان با بڵێن لە ڕێکوتنامی سایکس-بیکۆوە هەر یەکێک لە وڵاتانی بەریتانیا و فەڕەنسا کە بۆ یەکەمین جار ڕێکوتنامەکان لە بینی خۆیانە بڵێن دابەش هین کرد دروست کرد و دواتر رووسیان هێنایانە و معادلەکەوە لە 1950ەوە ئەمانە سەوداسەری ئەو بوون کە ڕێکوتنامەیەکی لەم جۆرە لە ڕۆژهەڵاتە دروست بکەن. لە 1916 ڕێکوتنامەکەیان بەس کە هێشتا جەنگی جیهانی یەکەم کۆتایی پێنەهات بوو. کاتێک ئەم وڵاتانە ئەم قەوارانەیان دروست کرد بەنیازی ئەوە دروستیان کرد کە بەرژەوەندیەکانی خۆیان لە ناوچەکەیە پێ ئەم قەوارانە بەڕێ بکەن و بۆشیان چووە سەر چونکە تا ماوەیەکی زۆر دەستی وڵاتە زلهێزەکان لەم ناوچەیە نەبڕابوو و هەرما بووە بەرژەوەندیەکانیان لەم ناوچەیە بەڕێ ئەکرد. بەڵام لە دوای ئەوە ئەبینین لە دوای دروستبوونی چەندین قەوارەی ناسیۆنالیزمەوە لە ناوچەکەیە بە تایبەتی دروستبوونی عێراق، دروستبوونی سووریا، دروستبوونی دەوڵەتی تورک و ئێرانیش کە دەوڵەتێکی دروستکرد بوو لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە وای کرد ئەمانە دەسەڵاتێکی دیکتاتۆری تیا باڵادەست بێ و لە هەندێک شوێندا بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان بکەوێتە مەترسیەوە. یعنی نەیانتوانیوە ئەو گەلانەی کە با بڵێن کوردستانیان بەسەردا دابەش کردوە نەیانتوانیوە مافی کورد لە وڵاتانە بپارێزرێت؟ نا بە هیچ جۆرێک بە کورد زەرەرمەندی یەکەمی ئەم ڕێکەوتنامەیە بوو. بەڵام ئەگەر وابێت ینی ئێستا بە تێپەڕبوونی کات ینی ئێستا دەگوترێت عێراق و سووریا بە ڕۆژێکی زۆ خراپ تێدەپەڕن ئەو کات دەوڵەتی عوسمانی کە بە پیاوە نەخۆشەکە ناسرااو بوو دەتوانین بڵێن ئێستا عێراق و سووریا ڕەنگە لەسەر مەرگ بن. پێت وایە لە ڕووی مێژوویەوە وەک خۆت پسپۆریش لەو بارە هەیە کاتەکە ئێستا گونجاوە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم و سەربەخۆی؟ پێم وایە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە هیچ کاتێک بەقەت ئەم ئێستا گونجاو نییە بۆ کورد و دەرفەتێکی لەم جۆرە نەهاتۆتە پێشەوە بۆ کورد تاوەکو دەوڵەت یان قەواری سەربەخۆ دروستکە یان ڕێفراندۆم کە یان هەوڵی سەربەخۆی بدا چونکە لە ماوەی 100 ساڵی ڕێکەوتنامەکە. دکتۆر سۆزان ببوورە دکتۆر سامانش هەمان قسەی کرد ینی بە پشت بەستن بە چی ینی ئێستا کاتەکە زۆر گونجاوە؟ ئێستا ئێمە بارودۆخمان جیاوازە لەو سەردەمەی کە ڕێکەوتنامی سایکس-بیکۆی تیا بەسرا. ئێمە بیرمان نەچێت کاتی کە ڕێکەوتنامی سایکس-بیکۆ بەسرا بارودۆخی کوردستان بەم جۆرە نەبوو. ئێمە خاوەنی هیچ کیانێکی سەربەخۆ نەبووین. ئێمە خۆمان ژێردەستەی دەوڵەتی عوسمانی بووین. ئەمە یەک. دوو ئێمە خاوەنی هیچ جۆرە هێزێک نەبووین. نا هێزێکی سیاسی، نا سەربازی و نا دەسەڵاتێکی سیاسیشمان هەبوو لە ناوچەکەیە و نە خاوەنی توانستێکی لۆجیستی خۆمان یان با بڵێن سەرکردەیەکی کاریزمیمان هەبوو کە پێشڕەوی بزوتنەوەی نەتەوایەتیمان بکات لە ناوچەکەیە و هیچ بزوتنەوەیکی نەتەوایەتیش لەو سەردەمەیە لە ئارایە نەبوو کە ئەمەی باسی
باسی ئەەکەم لە کاتی بەستنی ڕێکوتنامەکە و تەنانەت کورد زۆر بێئاگا بوو کورد لە دوای 1922وانەوە بە ڕێکوتنامەکە ئاشنا بوو ینی زۆر بێئاگا بوو لە بەستنی ڕێکوتنامەکە ئێستا بارودۆخەکە پێچەوانەیە ئێستا کورد تا ڕادەیەک نیمچە سەر بەخۆیەکی هەیە بەتایبەتی لە باشووری کوردستان و لە ڕۆژئاواش ئێستا کانتۆنەکانی ڕۆژئاوا دامەزراوە کورد خاوەنی هێزی پێشمەرگەیە خاوەنی شەڕوانانە کە ئێستا زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا پشتگیری و پشتیوانی خۆیان بۆ ئەم هێزانە دەربڕیوە و هاوکاری مادی و معنەویشی ئەکەن و ئێمە ئێستا کارتێکی فشارمان بەدەستەوەی ئەگەر بتوانین بە ژیرانە لە کاتی خۆیان بەکاری بێنین هەروەکو دکتۆر سامان فەرمووی ئێمە نابێت چاوەڕێ ئەو بکەین کە داعش لەم ناوچەیە دەستی ببڕێ ئێستا ئانووساتی ئەوەی ئێمە بڕیاری خۆمان بدەین چونکە بە نەمانی مەترسی داعش ئێمە دواکارتی خۆمان لە ناوچەکە لە کیس ئەدەین و ئەو کاتە ئێمە جارێکی ترەکەوینەوە ژێرباری دروستبوونی ڕێکوتنامەیەکی هاوشێوەی ڕێکوتنامەیەکی زۆر سپاس دەکەم دکتۆرە ئەمڕۆ هەندێک لە هاوڵاتیانیش لەگەڵمان بەشداری دەکەن پێم خۆش ئەوانیش پرسیارەکانیان بۆ میوانەکان یاخود ڕاوسەرنجیان بەڵام ئەگەر بە کورتی خۆت بناسیێنە پێشەوە دکتۆر پرسیارم بۆ هەر کەمتان جواب ناساییە ئەم ڕێکوتنامەیە کە وەکو سەر و شێڕم ڕێگەیان وتی بۆتە ئەمری واقع و سنوورەکان تاواتی هەڵۆشاونەتەوە ئایا چێ مافیەوەی هەیە ئەم ڕێکوتنامەی هەڵۆشێنێتەوە وەکو بەریتانیا و فەڕەنسیان ئەو وڵاتانە بوونە کوردستان توانێت ڕێکوتنامەکە هەڵۆشێنێتەوە بەڵێ دکتۆر ئەگەر وەڵامی بدەیتەوە دواتر دەگەڕم بەڵێ چی مافی هەیە ئەو سنوورانە هەڵۆشێنێتەوە بەڕاستی ئەمە پرسیارێکە با بڵێن هەموو سنوورانی کە دروست کراون بەشێکی زۆری دەوڵەتانی بڕیار بەدەست دروستیان کردن بەڵام جاری وا هەیە بۆ نمونە ئێستا کە داعش وەکو هێزێکی کاران لەسەر زەمینەی واقع کە بەشێک لە عێراقی عەرەبی و بەشێک لە شامیان سووریای داگیر کردووە کە لە ڕاستیدا بە پێی ڕێکەوتنامەی سایتس بیکۆ ئەمە سنوورێک لە نێوان ئەم دوو وڵاتە دروست کراوە هەر بەشەی کەوتە دەستێکیان بۆ نمونە بەشی عێراق کەوتە دەستی بەریتانیەوە بەشی سووریا کەوتە دەستی فەڕەنسا ئێستا داعش لەبەرەوەی هێزی هەبوو توانی لە ڕووی هێزەوە هیچ ساوی بە ئەو سنوورە نەکاوە ئەو سنوورە هەڵبۆشێنەوە ئەوەی کە ناوی ناوە دەوڵەتی خلافەتی ئیسلامی لە هەردوو وڵاتێکە دروستی کردووە مەبەستم لەوەیە ئەگەر بێت و لە ئێستادا کە ئەو سنوورەی بە شێوەیەکی ئاشکرا کێشراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە سایکس بیکۆ کێشاوێتی زەرمەندی یەکەم و زیاترین هێڵەکانی سنوور کە دروست کراوە بەناو کوردستانە دروست کراوە بۆیە ئەوەی کە دەتوانێت ئەو سنوورانە هەڵوەشێتەوە بە پلەی یەکەم کورد خۆیەتی ئایا کورد تا چه ئەندازەیەک ئەبێتە ئەو هێزەی کە ڕوودا و لەسەر ئەرزی واقع لەسەر زەمینە لەسەر جوغرافیا دروستکەوە ئەو جوغرافیا سیاسی ئەو نەخشە سیاسی کە سایکس بیکۆ دروستیان کردو چۆن ئەتوانێت ئەم هەڵی بۆشێنێتەوە ئەگەر کورد خۆی بتوانێت ئەو بکەرە بێت و لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕەنگە گرفتێکی ئەو تۆ نەبێت چونکە بارودۆخەکە وەکو برادرانیش باسییان کرد بارودۆخێکی نێودەوڵەتی تا ڕادەیەکی تەواو ڕەنگە لەبار بێ و دنیاش چاوەڕوانی تۆ ناکە دەبێت خۆت ئەوە بسەلمێنی ئەگەر کورد بێ بەو هێزەیە گرتووە لەسەر زەمینەی واقع بڕیاری خۆی بدات چ لەسەر ئاستی بەشێک لە کوردستانیان لەسەر ئاستی کوردستانی گەورە دکتۆریانی ئەم جاریان ینی تەنها کورد سوودمەند دەبێت یاخود ئەوانیش بەرژەوەندیان هەیە دووبارە ئەم سنوورانە بە شێوەیەک دابڕێژنەوە کە لە بەرژەوەندی کووردا بێت خۆی سێری ئەو حاڵەتەکە ئێستا ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بووە بۆ نمونە دەوڵەتی عێراق کە دەوڵەتێکی ناچیزێوە لە خۆیەوە کە بە نامعقول دروست کراوە دوو پێکاتەی نەگونجاو پێکەوە کە سونە و شیعەیە دروست کرا و سەرنجامیش کە لە هەڵوەشانەوەی پەیمان بەندەکانی 1962 پەیماننامەی سیڤەرکە لە لۆزانە بڕیاردرا لە ڕاستیە ئەو بڕیارە لەبەر دووشت درراوە بەشێکی لەبەر خاتری چاوی ئەتاتورک و دەوڵەتی نوێی تورکیا بەشی دووەمیشی لەبەر ئەو دەوڵەتەی کە دروستیان کرد بە ناوی عێراق یەکەم هاوسەنجیتیانە بوو لە نێوان مەزهەبیشی ئەو سونە باشووری کوردستانیا و بەشێک لە وڵایەتی مووسڵیان لکان بە عێراقەوە بۆی هاوسەنجیەک لە نێوان شیعە و سونەی عێراق دروست بێت بەشی دووهەمی ئەوەیە کە کوردستان بۆ ئەو کاتە کە دەوڵەتی عێراق دروست کرا بە تایبەتی لە 21 بۆ دواوە کێشەی گەورەی دارایی هەبوو حتا کێشەی سوتەمەنی و کێشەی ئاو و کۆمەڵێشتی لەوانەیە هەبوو بەشێکی زۆری لەبەرەوە ئەم بەشی کوردستان خراوەتە سەر ئەو دەوڵەتە معنای بەڵام وەکو بینین عەرەبی عێراقیش سەرباریەوەی کەڵچان وەرگتووە بەڵام وەکو دەبینین لە سەردەمی شێ مەحموود بەلایانی کەمەوە لە دروستبوونی عێراقەوە عەرەبی عێراقیش لە مشکیلان بە بۆنەی کوردەوە کوڕەکانیان لە شەڕی کوردستان سیستەمەیەک لە دوایەکەکانی عێراق بە کوشتیانەدا کێشەی گەوریان بە دروستەکە بۆیە من پێم وایە تەنانەت ئەگەر ئەو سنوورە هەڵبۆشێتەوە و کورد بێ بە دەوڵەت من پێم وایە عەرەبی عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان کەڵ وەرەگرێت بە تایبەتی ئەوەی کە ناوی گەلی عێراق ئەوەی کە ناوی دانیشتوانی عێراق ڕزگار بێ
بە گوێرەی سووریا و تورکیاش هەر ئێستا ئەوەی کە لە تورکیا ڕوودەدات ئەوە نزیکەی 30 ساڵە ئەبێ بە 39 ساڵ کە شەڕی نێوان کورد و تورک لە تورکیا بەردەوامە بێگومان ئەگەر ئەو سنوورە هەڵبوەشێتەوە کە سایکس بیکۆ دایناوەوە ئەوەی کە بەپێی پەیماننامەی سیڤەر کە بڕیار بوو لە پاشماوەی دەوڵەتی عوسمانیا دەوڵەتێک بۆ کوردەکان دروست کرێگرە و دەوڵەت دروست بێ من پێم وایە ئەو کاتە تورک و کورد دوو دراوسێ و ڕەنگە دوو دۆست بن لە جیاتی ئەوەی کە ڕۆژانە خوێن لە بینی کورد و تورکا بڕژێت تەنانەت بە نسبەت سووریەشەوە ڕاستە واگەر باسی کوردستانی ژێردەسەفەویش پێ ڕاستە بۆیە ئەم جملەیە لەمەوە هەڵوەشانەوەی نەخشەی سایکس بیکۆوە ڕێکەوتنامەی سایکس بیکۆ ڕاستە بە پلەیەکەم کورد سوود وەردەگرێ بەڵام بن نەتیجە گەلانی کەی ناوچەکەش بە عەرەب و تورک بە تایبەتی و فارسیش دیسان سوودی لێوەرگرن چونکە بەبێ هەڵوەشانەوەی ئەو نەخشەیە وەکو ئەوەی کە لە ئێسەی سیاسەتی جیهانیە باز دەکرێت سەقامگیری ئەستەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست ببێ هەتا سەقامگیریش دروست نەبێت گومان ئەو نەتەوانش پشوو نادەن بۆیە لە قازانجی ئەوانیشە ئەم نەخشەیە هەڵبۆشێتەوە هەرچۆن کورد دەبێ بە خاوەنی سەربەخۆیی و شوناسی خۆی بێگومان ئەوانیش لە کێشەیەکی گەورە ڕزگاریان نەبێت کە کێشەی کوشتن و بڕین و شەڕ ئاژاوای لە ناوچەکە. زۆر سپاس. جەناب ئەگەر خۆت بناسێنی. من محسینم. سپاس بۆم دەرفەتە من ڕەنجی چەند ساڵەی کوردان شەهیدان و بەرخودانیان کە لە ماوەی ئەم 100 ساڵەیە ینی باریکی خۆیان هەساون و شەهیدیان لە ڕێگەی نیشتمانەی ئایاوە لە چاوی ئەم ڕێکەوتنامەیە بینم کە بنای سایکس بیکۆتەوە دانراوە دکتۆر محەممەد وازیانی کە لە باسی سایکس بیکۆ کاڵێ ئەم سایکس بیکوێ لە 2016 کۆتایی نەهامەتیارەکەت چییە؟ بەڵێ اینجا ویستم پرسیارێک لە دکتۆر سامانکەم هیچ کارێک بۆ کراوە بە شێوەیەکی قانونی کار بکرێ بۆ هەڵۆشانەی ئەم ڕێکەوتنامەیە و کەسانی پسپۆر لە بواری ئیدارەتە غێرە کە بۆ گۆڕینی ئەو ئیدارەیە بتوانن کارێکیان دەست بە یاخود بە قانونی بتوانن هەڵی بۆشێن تاکە چیزێکی وا کراوە پێشتر پرسیارەکەت گەیشت کاک محسن زۆر سپاس ئەگەر بەڕێزت ئارام حەسەن پرسیارێک مهێ لە مامۆستا سامان لە میانەی قسەکان تا ئاماژەت بۆ دا کە ساڵی 2016 ساڵێکی گرنگە بۆی کورد هەوڵ بە مافی بە دەوڵەتبوونی خۆی بەدەست بێنێ ئەم هەوڵەش بە شێوەیەکی ئاشکرا لایەن پارتی دیموکراسی کوردستان و بانگەشەی بۆ ئەکرێ بانگەشەی بە دەوڵەتبوونی کوردستان بەڵام لایەنە سیاسەکانی ترەوانێ پشتیوانێکی ڕاستەوخۆی لێ ناکرێ ڕای تو ئەمە هۆکارەکەی چی بۆ چێگەرێتەوانێ ینی هەندێک لە لایەنی سیاسی پاڵپشتیان پرۆسەیە ناکەن پاڵپشتیکی ڕاستەوخۆ ناکەن بۆ منە لە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پارتی و بە شێوەیەکی ئاشکرا بانگەشەی بە دەوڵەتبوونی کوردستان ئەکات. بەڵێ زۆر سپاس کاگارم فەرموو. دەست خۆش من هاوژین پرسیارێکم هەیە بۆ دکتۆر ڕسوەزان و ڕوونکردنەوەیەکشم هەیە دەبینین ئەمڕۆ 100 ساڵ و یەک ڕۆژ تێدەپەڕێ بەسەر ڕێکەوتنامەی سایکس بیکۆ لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا وەکو باستان کرد سەدەها دەوڵەت دروست بوو کە زۆر قەوارەیان کە زۆر سنووری جوگرافیەیان کە زۆر ئەتنیکی و لە ڕووی دیمۆگرافیەوە زۆر بچووکتر بوون لە کورد دەوڵەتیان بۆ دروست بوو بەڵام ئێمە نەماتوانین ئەگەر پرسیارەکەت بە کورتی بەڵێ پرسیارەکەشمەکەم دەبینین زلهێزەکان دەبینین زلهێزەکانی وەکو ئەمریکا و بەریتانیا سەدەها شۆڕشی کوردیان لەبار بێت وەکو کۆماری مهاباد وەکو شۆڕشی مەزنی ئەیلول لەباریان بەر بەڵام ئێستا دەرفەتێکی گونجاو هاتوۆتە پێشەوە بۆمان کە هیچ سنوورێک نەماوە لەو کاتێک کە ڕێکەوتنامی سایکس بیکۆ بەسراوەکو دەبینین ئێستا پاسداری ئێرانی لە هەرێم کوردستان شەڕەکە پەکەکەی لە هەرێم کوردستان شەڕەکە و خۆمان لەگەڵ داعش شەڕەکەین چوونێتە سنووری عێراقەوە لە سنووری خۆشمانداین وەکو باستان کرد ئێستا دەرفەتێکی زۆر گونجاوە بەڵام دەنگۆیەک هەیە کە دەوترێ ئێمە نە ئابوووریەکی گونجاومان هەیە نە سنوورمان دیاری کراوە نە حکوومەتێکمان هەیە نە لە ناو خۆماندا یەکگرتووین ئایا ئێستا ئەمانە بیانون بۆ ئەوەی کە ئەم دەوڵەتە ڕانەگەێنرێن بیانونین بۆ ئەوەی کە لەزمەیەک بنی بەدەستەوە بە دەوڵەتانی تریش کە نەتوانن ئەم دەوڵەتەمان بۆ دروستکەن. سوپاسان زۆر سپاس. دکتۆر سامان کاک محسن ئاماژەی بۆ کرد کە ینی ئایا بە شێوەیەکی قانونی دەکرێت ینی کورد داوا بکە ئەو ڕێکەوتنامەیە هەڵەشێنرێتەوە یاخود بە شێوەیەکی قانونی ئەو ڕێکەوتنامەیە ئەو بەیماننامەی سایکس بیکۆ هەڵدەوەشێنرێتەوە؟ بەڵێ دیارە واقع ئەو ڕێکەوتنامانە هەڵەوەشێنێتەوە بەرژەوەندی زلێزەکان و واقعێکی تازە کە دێتە ئاراوە
زۆر وڵاتی دیکەش کە دروست بوونە ڕێکەوتنامەیەک جار ڕێکەوتنامەیەکی دوولایەنە یان ڕێکەوتنامەی دوو زلهێز بوونێتەوە هۆی دروستکردنی بۆنێ واقعێک دواتر بارودۆخەکە گۆڕا و وڵاتێکی دیکە دروست بووە کەواتە هێز واقع وا دەکا ئەو ڕێکەوتنامانە هەڵبۆشێتەوە خۆی ڕاستە ساکس بکۆ ئێمە باسیەکەین ئەساسێکە بۆ لۆزان بەڵام لە دوجارە لۆزان شەرعیەتە نێو دەوڵەتەکەی پێدادنا ساکس بکۆ ڕێکەوتنامەیەکی ژێربەژێری و نییە ڕەنگە مامۆستا سۆزان دکتۆرە سۆزان دواتر سیڤەری بەدوا هات تەڵام پێ سیڤەری شەندێک شتیکە بوو عەدبولفڕ و ئەوانە پەیماننامەی بفڕ بەڵام دواتر سیڤەر بە جۆرێکدا ڕێژرا کە لەو کاتەدا ئەگەر سیڤەر بواە شەرعیەتی قانونی هەبوو کورداوای دروستکردنی دەوڵەتی کوردی بکات چکە باسیەوەی کردبوو کە پێویستە ینی ڕای خەڵکەکە وەرگیرە لە دروستکردنی ئەو دەوڵەتی کە ناوی عێراقە کە ئایا ئامادە بشنە سەر ئەو وڵاتەیە خودناوە پێم وابوو خاڵی وای تیا بوو کە بتوانین ئێستاکە بە جۆرێک کلێکی بێنەوە بەڵام دواتر سیڤەر گۆڕا بۆ لۆزان کاتێکە کەمال ئەتاتورک بەهێز بوو توانی یاریەکە لە بەرژۆندی خۆی بێتەوە پێم وایە ئێستاکە نمونەی چەند وڵاتێکی دیکە هەیە کە دکتۆر لەسەر ئەوە بچین ئێستا کورد لە کوێی بەرژەوەندی وڵاتە زلهێزەکاندا من پرسیارێکی کرد لە کاک عەتا من پێم خۆش بوو بەدوێشکە جوابی بمەوە لە ڕاستیان نەک هەر بەرژەوەندی کورد کە ژەختی کردەوە لەسەر بەرژەوەندی زلهێزەکانیش لەوەدایە یعنی ئەگە سەیری کەین ئەوە لەوانەیە تێڕوانینێکی موامەرەی بێ کە پێمان وایە هەندێک جارە ماوەت ئیمپریالیزم کوێشە دوورزەکە شەڕ دوورزەکە بۆی چەکەکانی خۆی فرۆشێ ئەوە هەمیشە لە تیۆری موامەرەدا هەیە بەڵام پێم وایە بۆ ئەمریکاش باشە بۆ نیمە ناوچەکەوەکو ئوردن وابێ ناوچەیەکی سەقامگیر بێ بۆیە ئێستا یەکێک لە کێشەکانی ئەوروپا بریتێ لە لاجە ئەوەی کە پەناهەندەکە دەچێت بە ئەوروپاگە تۆ وڵاتەکەت ئارامیەکی تیادا بێ ئەوەت بۆ چییە جگەل لەو هەموو کێشانەی دیکە کە لە ناوچەکەدایە بۆ ئەم پێم وایە بەرژەوەندی زلهێزەکانیش ئێستاکە لەگەڵ ئەوەدایە بەڵام تۆزێک بجوڵێنرێ تۆزێک ئیشی لەسەر کرد من قسەکەی کاک محسەنم تەواو نەکرد پێم وایە دەبێت کورد ئێستاکە خەریکی ئەوە بێ کە چەند وەفدێکی دیبلۆماسی دروستکە ئیش لەسەر خەڵکە ڕاستە تا ئێستا زۆربەی وڵاتان هیچ وڵاتێکی ئەوتۆمان جوێرە نەبووە بڵێ ئێمە لەگە دەوڵەتی کوردین بەڵام کاتێک کە هاتە سەرەوەی کە خۆت قاچە چەقان و وتت من ئەوم ئەوێ و گەلەکەم ئەوەی ئەوێ لەبەرەوەی لە جەڕنامە جیهانیەکاندا هاتووە کە گەل خۆی بڕیاری خۆیدا و خۆی مافی خۆی دیارەکەم پێم وانە بتوانن پێچوانێ ئەو جەڕنامە جیهانیانە بجوڵێنەوە سەبارەت بە کاکەشەوەی کە باسی باڵێن پارتی کرد و لایەنەکانی دیکەم کاگارم پرسیاری ئەوەی کرد ینی بۆی بینەرانی ژزان گوتی ینی هەندێک لە لایەنەکان دەبینین ینی هەڵوێستیان جیایە ئەو خۆی گوتی قسەی منیە ئەو قسەی ئەوە گوتی ینی لەم پرۆسەیەدا تەنها پارتی قسەی لەسەر دەکەم هەندێک هەڵوێستی هەندێک لایەنەکان شەرمنانەیە وەڵامی تۆ خۆی ئەمە هەستی پێ دەکرێت تا حدێکە لە ڕووی کەناڵەوە لە ڕووی ڕاگەانەوە لە ڕووی وتەکانەوە زیاتر لە لای پارتیەوە ئەو بابەتە وروژێنراوە بەڵام هەموو پێم وایە هەموو لایەنەکانی دیکەش بە لایەنە ئیسلامیەکان و لایەنە قەومیەکانیش لەگەڵ ئەو مەسەلەیەدان بەڵام لە ئالێتی ڕاگەانەکەی و لەوەی کە چ بارودۆخێک لە سەرەتایە دروست بێ پێشەوەی بارودۆخە پێشەوەی ئەو دەوڵەتە ڕاگەندرێت بە حەقەت بڵێم هەندێک لایەن هەیە ترسیانەوەی لەوە هەیە کە ئەو دەوڵەتەی کە دروستە بێ بە چ شێوازێک دروستە بێ چونکە پێدوان نەبێ بەڵێ ڕاستە ئەوە هەدەفێکی گەورەی نەتەوەی کوردە بەڵام زۆر نەتەوەشە بووە دەوڵەتی شیە بۆ خێر و خۆشی لە خۆی نەبینیوە بۆیە دەیانەوێت بیخەنە سەر سکەیەکی دیموکراسی اینجا کە ئەو دەوڵەتە دروستکەن بۆ نمونە معقول نییە ئێمە خەیاڵێکی وا گەورەمانە بێ کە ناوی دەوڵەتی کوردی بێ بەڵام پەرلەمانەکەمان ئەفلێچ کراوە بەڵام دەبێ ئەوە دکتۆر بۆ ئەمەیان ینی دواتر دێنە سەر بواری ئابووری دەمێ ئەوت لێ پرسم تا چەند ببوورە لە بالە مامۆستا عەتای بپرسم مامۆستا عەتا تا چەند دروستە تەنها ینی ئەو پرۆسەیە لەسەر پارتی حساب بکرێت من پێم وایە مەسەلەی سربەخۆیی کوردستان و دەوڵەتی کوردستان شتێک نییە لەسەر کەسی حساب کرێیان لەسەر لایەنێک یان لایەنێک خۆی لێ بدرێتەوە لایەنی باشەوەی بکە شتێکی کۆمەلگایەکەی ناوی کۆمەلگای کوردیە نەتەوەیەکی ناوی نەتەوەی کووردا ئەگەر تەنویمی مغناتیسی بۆ هەموو خەڵکی کورد بکەی ڕەنگە گومانم لەوە نەبێ وەکو ڕیفراندۆمێک کە کاتی خۆی بەناڕەسمی کرا بۆ سەر بەخۆ 98 و 99 کەسێ من پێم وایە هەموو خەڵکی کورد داوای سەربەخۆی و دەوڵەتەکە اینجا دێتەوە سەرەوەی بەڕاستیەکەی کە لەسەر لایەنی حسابی کەینیان حسابی نەکەین ئەبێ ئێمە هەندێ وردبین بین لە سێرکردنی واقعی کۆمەڵایەتی خۆمان من پێشتر ژەمیست لەسەر شتێکی کە بکەم لەوەی کە جەنابەت فێت بڕێم کە قسە بکەم لەسەر هۆکارە ناوخۆکە کامەوێ ئەمە بەسمە بۆ بەڕاستەکەی تا چەنێ بارودۆخی ناوخۆی خۆمان ئێمە لەبارە بۆ ئەوەی کە باس لە دروستکردنی دەوڵەتی کوردی و
تێپەڕبوون بەسەر ئەو نەخشە جوغرافیە سیاسیا پێی پیا بنین کە لە پەیمانی سایکس بیکۆ نەخشەی کێشراوە لە لۆزانی شا بە تەواوەتی جێبەجێ بکرا. فاکتەری یەکەم و سەرەکی بە بێگومان فاکتەری ناوخۆی کۆمەلگای کوردی. ئێمە ئیزانین هەموو کۆمەلگاکانی جیهان کە گەشتون تا ئاسی دەوڵەت دروستکردن یان لە ڕێگای پەرەسەندنی کۆمەڵایەتی و بۆ قۆناغانە هاتوون مەسەلەن ئەوەی کە هیگڵ ناوێنێ سیانەی کۆمەلگا لە خێزانەوە بۆ کۆمەلگای مەدەنی و بۆ دەوڵەت بێگومان ڕەنگە بارودۆخی سیاسی هەندێک لەو حاڵەتانی شێوان بێت چونکە لە کۆمەلگاکانی تەنیشتی ئێمە بۆ نمونە لە دوورگەی عەرەبی کە بڕیاری سیاسی دەوڵەتی بۆ دروستکردون هیچ کام لەو کۆمەلگانە لە کۆمەلگای کوردی پێشکەوتوتر نەبوون. ئێمە لەو حاڵەتی کە دەوڵەت بۆ ئەوان دروست بوو لە دوای جەنگی جیهانی یەکەم و هەندێکی لە دوای جەنگی جیهانی دووەم ئێمە بۆمان دروست نەبووە. بەڵام بە بێگومان کۆمەلگای ئێمە ئێستا لە ڕووی هوشیاری کۆمەڵایەتیەوە و لە ڕووی هەستکردنەوە لە ڕووی ئەو هەموو معانات و ئازاری کە چەشتێتی لە ناخی ئینسانی کووردا ئامادە بوونێکی باشتر هەیە بۆ ئەوەی کە بیت لە دروستکردنی دەوڵەت و ئامادە باشی بۆ دەوڵەت بکرێتەوە. ئەگەر پێم نەبڕی با یەک دوو ڕستەی کە قسە بکەم پێمان نەبڕە بۆی هەمومان ڕائەکاری خۆمان تا ڕادێ دەرببڕین مەجال هەیە پێم وایە. کۆمەلگا بەرەو ئەوە دەبڵام ئەوەی کە بەڵامی ئەو پرسیارت نەدامەوە ینی تۆ خۆت وتت لە نێو ناخی هەموو تاکێکی کووردا ئەو هەستە هەیە بەڵام بۆچی تەنها لەسەر پارتی حساب ئاجا ئێسامەوێت بۆ بکەم خۆی ئەوەی کە بەنسبەت کۆمەلگای کوردیەوە گرفتی گەورەیە لە کۆمەلگای کوردیا هەتاکو ئێستا ئەوەی کە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کە بوو بێ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی و هەموو جەماوەری دوای خۆی خست بێەوە خاوەنی گوتارێک بێ کە گوتاری ناسیۆنالیستی کوردی بێەوە ئەو گوتارش کە دەیزانین گوتاری ناسیۆنالیزم گەوهرەکەی و پێناسەکەی لە دروستکردنی دەوڵەت و سەربەخۆیایە. کێشەی ئێمە کێشەیە بەڕاستیەکەی بە حیزبیکردنی کۆمەلگای کوردی لەلایەن ئەو هەموو حیزبی کە لە کوردستان هەیە وای کردووە ئەو زیانە کۆمەڵاتی لە ئێمە داوە هەندێک جار کە حیزب لە هەموو کۆمەلگاکانی جیهانە ئامرازە بۆ ئامانج لێر وای لێ هاتووە حیزب بووە بەچی بووە بە ئامانج و ئامانجەنەتەوەیەکە کە سەربەخۆی دەوڵەتە زۆر جار وەکو ئامرازی لێ هاتووە. ئەوەی کە ڕەنگە بە تێڕوانینی جەناب دوابێ کە مەسەلەن ئێستا پارتی زیاتر داوا دەکات بۆ سەربەخۆی بۆ دەوڵەت باشە دەستی خۆش بێ زۆر باشە بەڵام من وەکو پیاوێکی سەربەخۆ ناتوانم ئەوە تەنها لە گوتارەکانە ببینم کە لە گوتاری ئیعلامی و لە ئەوە بۆ نمونە ئێستا هیچ کەسێکمان لا نییە ڕاستە کاک دکتۆر سامان پێشتر ئەندامی پەرلەمانی یەکێتی نیشتیمانی و بەڵام ئەگەر بەوجدانەوە سیرکەین ئەبینین ڕووبەرێکی فراوان کە پێشمەرگەی یەکێتی و پارتی و لایەنەکانی کە هەمویان بە یەک دەست ئەیپارێزن باشە ئەمە گەورەترین ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم حیزبانەی کەش هین نینەوە. ئێمە لە پێناوی چیا کەرکووک پێشمەرگەی ئەمە کەرکووکی ڕزگار کردووە و سنوورەکانی خوار کەرکووک و تاجە لەولا و تا بەشیر و تا مەخمور و هەموو دەوروبەری مووسڵ کە ئەیانەوێ هەموو ناوچەکانی کوردستان بێتەوە ژێ دەستی خۆمان. ئەمە باسی ئەومان کرد کە شتەکان بەکردەوە باسێری بکەین کە بەکردەوە سێریەکەین هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزی پارتیە هێزی یەکێتیە هێزی حیزبی شوعیە هێزی سۆشیالیستە هێزی زۆری لایەنەکانی تێدایە بەکردەوە لەسەر زمینەی واقع وەکو پێشمەرگەی بزوتنەوەی ڕزگاری خوازانی گەلی کوردستان خاچی کوردستان ڕزگارەکەن ڕزگارکردن بە معنایەوە بنەما دروستکردن بۆ دروستکردنی دەوڵەت. بەڵام ئەوەشمان بیر نەچێ ئێستا ئەوەی کە پارتی وەکو با بڵێن لایەنێک دەرەکەوێکە لە پێش لایەنەکانی کەوە ڕەنگە بەشێکی زۆری پەیوەندی بە گوتارەکەی و هەبێ هۆکار هەیە. یەکەم بۆ نمونە سەرۆکی هەرێم کە کەسی یەکەم پەیوەندی بە هەموو جیهانی دەرەوە هەیە تا ئێستا کاک مەسعود بەرزانیە و ڕەنگە ئەو ئاسوویەکی ڕوونتری هەبێ لە ناو سیاسەتی نێودەوڵەتی ئەوەی کە لێی بە ئاگایە و ئەوەش هاندەر بێ بۆ ئەوەی کە ئەو کەمتر بترسێ. من نەزانم کاک مەسعود پیاوێکی مجازف نییەوە هەنگاو نانێ ئەگەر شتێک تا ڕادێک دڵنیانە بێ بۆیە لە ڕوویەکی کەشەوە دڵم بەوە خۆشە بەڕاستیەکەی معنای ئەوە حەز بە پاڵپشتێکی نێودەوڵەتی دەکات. ڕەنگە بە نیسبەت یەکێتی نیشتیمانیەوە کە تا ڕادەیەک ئێستا جۆرێک لە دابەشبوون هەیە لەوە بەڵام ئەم ڕۆژ لەو تارانی کە بینیمان کە باز دەکرێت کەس نییە لێرەش جورئەتی ئەوە کابلک ئێمە دەوڵەتی کوردیمانەیە بەڵام بەشێکی لەسەر شێوەی دەستپێکردن و میکانیزمی بۆی کاتی دکتۆرە سۆزان نەخۆین دەگەڕێن وەرە لەسەر بابەتە لەسەر شێوەی میکانیزمەکەی ڕەنگە جیاوازی هەبێ لە شێوەی دەربڕینە تەنها ئەم جملەیەش دەڵێم و بە دڵنیاییشەوە هەموو ئەو حیزبانی کوردستان ئێستا بارودۆخەکە بەرەو سەربەخۆی و دروستبوونی دەوڵەت ئەڕواوە هیچ شتێک نەماوە حیزبانی کوردستان بیکەن. ئەو حیزبەی کە پشت لە بەشداریکردن و کارکردن بۆ سەربەخۆی و بۆ دروستبوونی دەوڵەت بکات بێگومان دەکەوێتە پەراوێزی مێژووەوە خۆی باجەکەی دەدات. بۆیە من پێم وایە کەسیش نایە بکەوێتە پەراوێزی مێژووە ڕەنگە تێگەشتنی هەڵەیان هەبێ بەڵام دڵنیام ئەگەر کار بێتە سەر ئیشکردن بەشی زۆر ئەو هەڵوێستە لاوازەی ئەگەر هەیان بێ
ڕاستی دەکەنەوە هەموو بە دڵنیاییەوە بە جورئەتەوە بێکار بکەن بۆ ئەوە ئەگەر بمانەوە ئایندەیەکمان هەبێ بۆ کورتستانی. زۆر سپاس دکتۆرە سۆزان ببرە درەنگە ڕامۆلات کاگوڵم پرسیاری ئەوەی کرد ینی ئێستا کێشەی ناوخۆییمان هەن ینی وەک ئەو ئاماژەی پێکرد دەگوترێت هێزی پاسداران هەن ینی زۆر کێشەی دیکەی ناوخۆ هەن ئایا ئەمانە دەبن ڕێگر ئێستا لە بەردەم ئەم پرۆسەی ئەنجامدانی ڕەفراندۆم؟ بەڵێ ئەگەر سەیری ئەو دەوڵەتانە بکەین کە بۆ عەرب دروستکرا لە ڕێکەوتنامی سایکسبیکۆ دوای سایکسبیکۆ ئەو سنوورانی بۆ عەرب دروستکرا هیچ یەکێکیان بارودۆخیان وەکو مامۆستاش فەرمووی لە کورد باشتر نەبوو نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئابووریەوە و نە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە و کۆمەڵێک با بڵێن خێڵ و عەشیرەت بوون کە هات هێنایانن و لە سەردەستی بەریتانیا و فەڕەنسا دەوڵەتیان بۆ دروستکردن بەڵام ئەم بارودۆخە ڕاستەکەی ئێستا جیاوازە ئێمە نابێت چاوەڕێ وڵاتانی دەرەوە بکەین بێن دەوڵەتمان بۆ دروستکەن و لەسەر فەرشی سوور بۆمان دانێن بڵێن فەرموو ئەمە دەوڵەت ئێمە ڕاستە ئێمە ئێستا لە حاڵی ئێستا بەهۆی کۆمەڵێک کێشەی ناوخۆییەوە گیرۆدەین کێشەی سیاسیمان هەیە کێشەی ئابووریمان هەیە ئەم کێشانە وای کردووە کە تا ڕادەیەکی زۆر کارتی ئێمە کارتی فشاری ئێمە زۆر لاواز بێت چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو بگەڕێنەوە بۆ سەردەمی شۆڕشەکانی پێشوو بۆ بزوتنەوە شۆڕژگێڕەکانی پێشوو زۆربەی زۆری بزوتنەوەکانی ئێمە شۆڕشەکانی ئێمە بەهۆی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی لە ناوچوونیان ناتەبایی و ململانێ و ناتوانستی و خودی کەسایەتی سیاسی و سەرکردایەتیەکانمان بووە بۆیە لە حاڵی ئێستاشا ئێمە ئەم هۆکارانە ئەم فاکتەرانە بە فاکتەری سەرەکی ئەزانین ئەگەر ڕەنگە ببێتە لەمپڕێک لە بەردەم ئەوەی کە ئەم دەوڵەتانش قەناعەت بە ئێمە نەکەن و نەتوان پشتیوانی ئێمە بکەن لە داهاتوە بۆ دروستبوونی دەوڵەت چونکە هیچ دەوڵەتێک لەبەر خاتری چاوی کاڵی کوردیان عەرب دەوڵەتی بۆ دروست ناکە ئەگەر بەرژەوەندیەکانی خۆی لە ناوچەکەیە پارێزراو نەبێ و پێش هەموو دکتۆرە سۆزان وەڵامەکە گەیشت ڕێگەم بە قسەکانم ئەبزانم تۆ یەکسانی جەندەری لێرەیە پەیڕۆ ناکەی مافی من خورا لە سیاسەتا بەرژەوەندی هاوبەشەیە و شتێکی دیکە نییە لە ئارایە نیە بۆیە ئەم وڵاتانە کاتێک کە ئەیانەوێ بە جارێکی تر ئەگەر بە سنووری ئەم دەوڵەتانەیە بچنەوە پێش هەموو شتێک بەرژەوەندیەکانی خۆیان لەبەرچاوەگرن لەگەڵ ئەو نەتوانەیە بن کە هاوڕا و هاوبەرژەوەندیەکانی ئەمان لەم ناوچەیە ئەپارێزن بۆیە کورد ئەبێ زۆر وشیارانە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکە ئەگەر بێت و لەناو خۆیان یەکگرتو نەبێ ئەگەر بێت و لەناو خۆیان کارێک نەکە ئێستا کورد داهاتێکی زۆر باشی ئابووری لەبەردەستایە کە ئەیتوانی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە بتوانێ بناغەیەکی ئابووری زۆر بەهێز دابمەزرێنێ ئێستا کورد وەکو باسمان کرد هێزێکی زۆر باشی هەیە شەڕوان و پێشمەرگەی زۆر باشی لەبەردەستایە ئەمانە ئەیانتوانی ببن بە هۆکارێکی زۆر بەهێز بۆ دروستبوون و سربەخۆیی بوون نەبوونی ئەم هۆکارانە و کارنەکردن لەسەر ئەم بنەمانە وا ئەکا کە وڵاتانی ڕۆژ ئاواش بە چاوێکی ترەوە تەماشای کورد بکەن و نەتوانن جارێکی تر سنوورەکان لە بەرژەوەندی کووردا دابەش بکەنەوە بۆیە ئەوڵ و ئاخر وتار لەم باسەیە ئەوەیە کورد ئەبێ خۆی ببێ بەشت و کورد ئەبێ خۆی بزانێت چی ئەکا و خۆی لە ئێستا دکتۆرە سوزان دەگەڕێم وڵات وەڵامەکە گەیشت لە تۆڕی کۆمەڵایەتی یەکێک لە بینەرەکان ئەوە دەپرسێدیان ئەگەر کورد مافی دەوڵەت بوون بەدەست بێنێت دکتۆر سامان ینی ئایا کێشەکانی بەردەم ئەم دەوڵاتە چی دەبن؟ یەکەم کێشەی بەردەمی ئەو دەوڵەتە بریتی دەبێت لە ناوچەجێ ناکۆکەکان جارێ ئێمە با بزانین ئەو دەوڵەتێکی ئێمە دروستەکەین لە هەرێمی کوردستانە یان لە هەموو ناوچەکانی دیکەیە کە پێویستە ڕێفراندۆمی بۆ ئەنجام درێت جارێ ئێمە دەبێت سنوورانە ئەنی پێشمەرگە ئێستا بە خوێن دەگوترێت ئەو سنوورانی دیاری کرد باشە بەڵام هەر خطابی کوردی بەتایبەتەوەی کە تۆ باسەکە و لایەنە پێش ساڵی باسی ڕێفراندۆمی لەو ناوچانە ئەکرد ئێستا باسی دەوڵەت دەکرێت کامەیانە جارێت تۆ ناوچەکان بێنەرەوە سەر هەرمی کوردستان یا خود دەوڵەتەکە بە شێوازێک ئەنجام دەدەیت کە هەمی بگرێتەوە کە دەبێت جۆرێک لە ڕێفراندۆمی لەگەڵا بێ ئەگەر لە هەرێمی کوردستان بێ دەتوانیت بەو دەستگایانەی کە هەتە لە هەرێمی کوردستان و بڕیارەوە بەڵام لەو ناوچانە پێویستە ڕێفراندۆم لەناو خەڵکەکەیە بۆ شەرعیەتێکی یاسایی وەرگێ ئەمە لەلایەک لەلایشکە بۆ ئەم پێم وایە گرنگترین کێشە لەوەیە تووشمان دەبێ جگە لەوە لە کێشەی دروستکردنی دەستور کە بەداخەوە بەرژەوەندی حیزبی وای کردووە کە تاوەکو ئێستا هەرێمی کوردستان دەستوری نەبێت کە دەکرا دەستوریمانەوە لە ڕابردوودا من تەنها دەگەڕێمەوە سەر و پرسیاری پێشوت کە باسیەوەت کرد هەندێک لایەن لەگە دەوڵەت هەندێک لایەن لەگەڵ دەوڵەتان نین یا وا دەرەکەون من پێم وایە هەموو لایەنەکان لەگە دەوڵەتن بەتایەتی هەندێک لەو حیزبانەوە یان
ئەو ناوچەیە کە ناوی سلێمانی خۆمان دەزانین بزنەوەی نەتەوەی چەند بەهێز بۆ لەو ناوچەیە ئێستا ماقول نییە و لایەنانی کە زیاتر سوقلیانەوێت لەو ناوچەیە هەستی نەتەوەیەتیان لاوەستر بێت لە لایەنێکی دیکە بەڵام پێیان وایە کە چەند پایەکە زۆر گرنگە هەمان بێت یەکەم ئابووری دووەم دیموکراسی هەردوو پایەکەمان ئێستاکە شەلەگەتی باڵێن قاچیان شکاوە دکتۆر ینی لەسەر مەسەلەی ئابووری ینی پێشتر تەجروبە هەبوونە هەندێک لە وڵاتان ینی بە بەهەژاریەوە بەڵام بۆ نمونە سنگافۆرە کە کاتێکە سەرۆکەکەی دەوڵەت ڕادەگەێنێت دەگرێت ینی خەڵکەکە لەسەر زەبڵدان دەژێت بەڵام کوردستان لەم حاڵەتا دەتوانین برن لە دارفور باشترە ینی لە زۆر لە وڵاتانە باشتر ئابووری مەبەستمەوە بێکان نرخی نەوت دابەزێن مەبەستم شەفافێتی ئەو ئابووریە ئەو دەخلەیە کە دێتە هەرێمی کوردستان هەمومان دەزانن ئەگەر لایەنێک زیاتر لە عەلامەکانە باسی دەوڵەت بکە بەڵام هەموو لایەنەکانی کە باسیەوە دەکەن کە بودجەی نەوت و دەخلی نەوت شەفاف نییە و ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان بەر لە چەند ساڵێک دەرچوو یاسای سندوقی داهاتەنەوتیەکان تا ئێستا خەڵکی بۆ دانەمەزراوە ئەکتیڤ نەکراوە. زۆر سپاس دکتۆر. بەڵێ مامۆستا ئەحمەد کەرکووکی یەکێک لە بینەرەکانە دەڵێت ئامادەگی کورد لە ئاستی ناوخۆی تا چەند ینی بەرجەستە بۆەوەی ئەو پرۆسەیە ئەنجام درێت بەس ئەگەر زۆر بە کورتی وەڵام دێتەوە لە ئاستی کۆمەڵایەتیە بێگومان ئامادەبوونی ناوخۆی هەیەواتە لە ئاستی جەماوەریە لە ئاستی ئابووریە جوڵە بەبێ ئابووری ناکرێت بەداخەوە تاکو ئێستا وەکو برادرانش باسییان کرد بارودۆخی ئابووری کوردستان سەرباری ئەو سەرچاوە دەوڵەمەنی کە هەمانە بەڕاستیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان شکست خواردووە لەوەی کە لە ڕووی داراییەوە لە ڕووی ئابووریەوە بتوانێت ئابووریەکی ئەوەی هەبێت کە کوردستان لەسەر پێی خۆی ڕابوەستێ من هەر لەو کەسانەشم کۆنترە بووم ڕۆم بەوەیە کە ئابووری بزوێنەری مێژووە کە ئابووریت نەبێ هەندێشت بەڕاستیکە لە شوێنی خۆی ڕاوەستێ لە ڕوویەکیەوە بەڕاستی ئەوەی کە گرفتە لە بارودۆخی ناوخۆی کوردستانە پێشتر وتم بە حیزبیکردنی هەرێمی کوردستانەوە ئێمە ئەگەر پرۆژەیەکی وامان هەبێت کە ناوی پرۆژەی دەوڵەت بێەوە لە پێناوی دەوڵەت کار بکەین ئەبێ زۆر خۆنەویستانە بە تایبەتی جەنابەت پێشتر باسی وت کرد کە پارتی دیموکراتی کوردستان لەوانی کە زیاتر باسی دەوڵەتەکە کەواتە هەر ئەبێ پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی من وام نەگوت ئەو یەکێک لە برادەرەکان ئەوە واقعیشە کە زیاتر باسێکە واقعی هەموو ڕۆژی جۆمان لێ بێ باشە مادەم پارتی دیموکراتی کوردستان و زۆر پێم خۆشە کە ئەو سەرۆکایەتی و ڕابەرایەتی هەموو کورد بکا بەرەو دروستبوونی دەوڵەت بەڵام بۆ ئەوەی ئەو ڕابەرایەتیە بە شێوەیەکی لەبار کا بە شێوەیەکی معقول کا بە شێوەیەکی کاکە هەمومان پێی بڵێن دەست خۆش بێ هەمومان لە دوای بڕۆین یەکەم بەڕاستیەکەی ئەبێ ئەو مەسئول لەوەی کە کێشەکانی ناوخۆی کوردستان چارەسەر بکە ناوچە حیزبیەکان مەسەلەی پەرلەمان مەسەلەی حکوومەت مەسەلەی داهات مەسەلەی دابینکردنی موچەی خەڵک هەڵۆشاندنەوەی ئەو نور ناوخۆیانەی کە هەیە یعنی ئەبێ هەوڵێک بدات بەڕاستیەکەی کە کۆمەلگای کوردی بکا بە کۆمەلگایکی یەکگرتوو ئێمە بۆ ئەوەی کە دەوڵەتمان هەبێ و دەوڵەت ڕابگەێنین پێش هەموو شتێ پێویستمان بە یەکێتی و یەکبوونە یەکێتی و یەکبوونیش بەبێ چارەسەرکردنی ئەم کێشە ناوخۆیانەی کە حیزبی کوردی نەکۆمەلگای کوردی حیزبی کوردی دروستکە ڕوخڵکە نەرێتی ئەبێ ئەوانە چارەسەر کرێت بەرپرسی یەکەمیش لە چارەسەرکردنی ئەوانە بە بڕوای من پارتی دیموکراتی کوردستان و کەسێتی کاک مەسعود خۆیەتی چونکە ئەو ئێستا لە هەموو کە زیاتر باسی دەوڵەتەکە من پێم وایە هەر بۆ ئەوەش ئەبێ ئەو زۆر لێ بڕاوانە لەوە نەترسێت کە سەرۆکی پەرلەمانە کە چێ وەزیرە کە چێ دوو ئەندامی زیادە کێ سێ ئەندام ئەبێ بابگا ئەبێ ئەو بە شێوەیە کارکا بەڕاستیەکەی خۆنەویستانە وەکو سەرۆکی هەموو کورد وەکو کەسێکیش کار نەک وەکو ئەندامێکی پارتی وەکو کەسێکە ئەرکی دروستکردنی دەوڵەتی کوردی گرتوۆتە ئەستۆخۆی کەواتە ئەبێ بە یەک چاوسێری هەموو کوردستان کاوە لە هیچ لەمپەرێک نەترسێ لە ناوخۆی کوردستانە وەچێ باش و لێ هاتووە ئەوە پێش بخات گرنگیە یەکێتیە پارتیە شوعیە ئیسلامیە گۆڕانە سربەخۆیە زۆر سپاس دەکەم دکتۆرە زۆر جار ینی لایەنەکان هەندێکیان دەڵێن ئێمە لەگەڵ ڕێفراندۆم و سربەخۆی بەڵام ینی بەڵامێکی پێوە دەکەن پێت وایە ینی هۆکاری ئەم بەڵامە چییە کە لەگەڵیدا بەکاری دێنن بە حکمەوەی کە بەداخەوە ئێمە ئەزمونێکمان نییە لەگەڵ دەسەڵاتداری یعنی ئەزمونێکی دەسەڵاتداری پێشووی باشمان نییە ڕانەهاتوین بۆیە لە ماوەی ئەم 25 ساڵەشە ئەزمونێکی جوانی دەسەڵاتداریمان پێشکەش نەکردووە ئەمە وای کردووە کە ململانەکان هێندە قوڵ بێتەوە لە نێو ئەم لایەنە سیاسیانەیە هەموو بە مەرج ڕازیە بێتە نێو ڕێکەوتنامەکەەوە هەروەکو چۆن ئێمە لە مێژووشە ئەم مەرجداریەمان هەیە لە شۆڕشی شێخ عوبەیدڵڵای نەهریە ئەم مەرجداریە بەرچاوەکەوێ بۆ نمونە بۆ یەکەمین جار کە شێخ عوبەیدڵڵا
ئەوێ هەموو سەرۆک عشیرەتەکان کۆکاتۆ لە نێو پەیمانێکا کە ناوێنێ پەیمانی پیرۆز ئامادەنین بێننی ئەم پەیمانەوە بەمەرج نەبێت تاوەکو دەستکەوتیان بەسەرا دابش نەکرێ و بۆیە شێخ عوبەیدڵڵا ناچارە بێ لە پای هاتنە نێو پەیمانەکەەوە کۆمەڵێک ناوچیان بەسەرا دابشکرێت ئێستش ئەم بەڵێ بێگومان لایەنە سیاسەکان ئێستش هەمان هەڵی مێژوو دووبارەکەن چونکە من پێم وایە سیاسەتمەدارەکانی کورد تووشی نەخۆشی لە بیرچوونەوەی مێژووی بوون ئێمە فقدان زاکری مێژوومانەیەوە بە هیچ جۆرێک سوودمان لە مێژوو وەرنەگرتەوە بۆیە هەمان هەڵی پێشوو دووباراکەینەوە بۆیە ئەبینین هەر یەکێک کە بیەوێ بێتە نێو کارێکەوە کارێکی سیاسیەوە یان بێتە نێو دەستکەوتێکی سیاسی ئەبێ پێشتر کۆمەڵێک مەرجی هەیە و ئەم مەرجانی بۆ جێبەجێ بکرێ بەداخەوە کە ئێستا ئێوە مامۆستایان باسی پارتی دیموکراتی کوردستانیان کرد ئەوە تا ئێستا بە هەمان شێوە پارتی دیموکراتی کوردستان کە وەکو یەکێک لە حیزبە باڵادەستەکانی ئەم هەرێمە خۆشی مەرجی هەیە خۆشی مەرجی هەیە بۆ لایەنەکانی تر بۆیە هەموو لایەنەکان تووشی ئەم گیر و گرفتە بوون و هەمویان بە مەرج ئامادەن بێنە نێو ڕێکەوتنێک کاتم نەماوە دکتۆر سۆزان دەمێت دوا پرسیار لە دکتۆر سامان کەم بەڵام زۆر بە کورتی 20 شرکە کاتمەوە یعنی پێت وایە ئێستا هێزوو لایەنە سیاسیەکان دەبێت چی بکەن ئەمە لە کاتێکدایە کە هەژمونی هەندێک لە وڵاتانی ناوچەکە بەسەر کوردستاندا هەیە لە هەندێک شوێن پێویستە ئەوان ئێستا چی بکەن چۆن لە ئاستی زانکۆکاندا چ لە زانکۆی زانخۆ تا دەگاتە زانکۆی سلێمانی قسە لەسەر دروستکردنی دەوڵەتی کوردی دەکرێت و هەڵەوشانەوەی ساکس بکۆ ئاوا دەبێت لە ئاستی سەرکردایەتی کوردیشە بە جددی ژووری عملیات پێک بێنرێ بۆ ئەوەی کە هەنگاوەکان دیاری بکرێ بۆ چوون بەرەو دەوڵەتی کوردی و ئەو لەمپەرانەی کە لە بەردەمی ئەو ئامانجە پیرۆزەدا هەیە چارەسەری بکەن و ئەو کێشانە هەیە بێڕەوێنەوە. زۆر سپاس بۆ بەڕێزان مامۆستا عەتا قەرەداقی نووسەر و ڕۆشنبیر هەروەها دکتۆر سامان فەوزی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی عێراق هەروەها دکتۆرە سۆزان کەریم مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری مێژوو هەروەها زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئەم هاوڵاتیانە کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵمان ئامادەبوون. بەڕێزان دوێنێ لە هەولێر بوون وەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ لە سلێمانی دیبێتی کوردستان 24 سەبارەت بە پەیماننامەی سایکس بیکۆ بەردەوامە بۆ بەیانی لە هەمان کات لە دهۆک دەبێت و دواتر لە کەرکووک دەبێت. زۆر سپاس کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ ماوە. Peace and freedom in Kurdistan. یا با تەواو ببینیم نەمینیم یا ئەبی بەرەو سەر بخۆین.